بێبەست نییە ئێستا ئەمە حکوومەتی هەرێم ناتوانانی لەو بارودۆخی ئێستا ئەمە تێداینە گرێبەست دەربکاتن یان خەڵک بە گرێبەستدا بمەزرێنیتن ئەو گرێبەستانەی کە هەیە تەنها دەبینی یەکێک بە گرێبەستە بەڵام ناتوانانی داوام کە فەسڵ دەبی یەکەیشتر بە پێی شڕوت لە جێگای دادنرێ بە پێی ڕێنمایی لە جێگایدا فۆرمت پڕ کردەوە دەرەجەی دەوێ میلاکی دەوێت لە وەزارەتی دارایی بۆی معاش وەربگری ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی دەوێت بەخۆشتان دەزان ئێستا لە کوردستان فەرمانبەرێکی ئەوەندە زۆر هەیە یعنی بەعام مامۆستا و فەرمانبەر زۆرە بە حقیقەت بەڵام گرنگ چۆن ئێمە بتوانین تەنزیمی میلاکی خۆمان بکەین من لەو قەنەعەتەی دام ئەگەر وەزعی دارایی چارەسەر بکرێ چارەسەر بی ئینشاءڵڵا لە ئایندەدا تەنزیمی میلاکی خۆمان بکەین ئەو مامۆستایانی ئێمە هەمانە بەقەدەر وڵاتێکە کە دانیشتوانەکەی 10 میلیۆن کەس پارەی هەندانەکە وعدمان لە دارایی وەرگرت بوو هەفتەی ڕابردوو دابەش بکرێتن بەڵام دیارە لەبەر عوتڵەی ڕۆژی چوارشەمە ئەوانە قایمە و لیستەکانیان حازر نەکرابوو وعدی ئەوەمان لیان وەگرتێک کە ئەو هەفتەیە بیتن بەداخەوە ئەو جارە دیبی خاوەنی وعدەی خۆیان بن ئینشاءڵڵا جێبەجێ بکەن